بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە، و خوای پەروەردگار تەبارەک وتەعالا عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن ئینشاء الله تعالى. گەیشتینە فەقەڕەی هەفتاویەک، دەفەرمێ ولا نرى السيف على أحد من أمة محمد صلى الله عليه وسلم إلا من وجب عليه السيف. طبعا ئەو بابەتانە برا بەڕێزەکانی خۆم کە لە شەیخی تەحاوی زەقی کردوونەوە بابەتی هەستیارن و بابەتیەکن کە بە تایبەتیش لە دوای ئەو فتنەی جەمەل و هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئیجتیهادێک کە خوێنی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ تۆڵە ئێستا لە قاتیلەکان بکرێتوان تەعجیل بکرێتەوە، ئەسڵی کێشەکە لە سەرێن دەرێدا، پاش زۆرێک لە کێشە و مشت و مڕ و فتنە لە نێوان موسڵماناندا دروست بوو. بۆیە شەیخی تەحاوی هاتووە دەفەرمێ ولا نرى السيف على أحد من أمة محمد. خوێنی هیچ موسڵمانێک دروست نییە بڕێژدرێتن و خوێنی هیچ موسڵمانێک حەڵاڵ نییە بۆ هیچ کەسێک لە ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم إلا من وجب عليه السيف، إلا مەگەر کەسێکە کوشتنی حەڵاڵ بێتن، کوشتنی حەڵاڵ بێ. ئەوەی کە کوشتنیشی حەڵاڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صەحیحدا کە ئیمامی بوخاری و موسلم لە حەدیثی عەبدوڵای کوڕی مەسعود ڕیوایەتی دەکەن، دەفەرمێ لا يحل دم امرئ مسلم يشهد أن لا إله إلا الله وأني رسول الله إلا بإحدى ثلاث: الثيب الزاني، والنفس بالنفس، والتارك لدينه المفارق للجماعة. طبعا برا بەڕێزەکانی خۆم ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیار دەکات چێ دەکوژرێتەوە. طبعا مەسەلەی قیساس مەربوطە بە دەسەڵات و سوڵتەی شەرعیەوە، هەموو قیساسەکان، یعنی بە تایبەتیش خوێن نەبێ، خوێن چونکە وەلی ئەمری مەقتولەکەی کوژراوەکەی ئەو دەسەڵات و سوڵتەی هەیە بۆی کە ئەو کەسەی کە قاتیلە خودی قاتیلەکەی بکوژێتەوە. دەنا ئەوەی کە زانی موحسەنە، ئەوەی کە مەسەلەن ژنی هەیە یان ئافرەتە مێردی هەیە زینا دەکا، یانەوە تەکابرا هەڵدەگەڕێتەوە دینی خۆی دەگۆڕی و مرتەد دەبێتەوە، ئەوە بۆ تاکە تاکەی خەڵک نییە بچێتن بڵێ وەڵام من حکمی شەرعیە لەسەر جێبەجێ دەکەم و بیکوژیتن. ئەو پەیوەستە بە سوڵتەی شەرعیەوە بە ضەوابطی خۆی زانایان قسەیان لەسەر کردووە. دەفەرمێ خوێنی هیچ موسڵمانێک حەڵاڵ نییە کە شایەتمانی دەدا کە هیچ خوایەکی بە حەق نین کە بپەرسترێن غەیری ئەڵڵا، و شایەتی دەدا کە ئەمن پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وا دەفەرمێ إلا بإحدى ثلاث، إلا بە سێشتان نەبێ خوێنی موسڵمان حەڵاڵ نابێتن. یەکەمیان الثەیب الزانی، الثەیب الزانی واتە ئەو کەسەی کە ژنی هێناوە. برا بەڕێزەکانی خۆم کابرا ئەگە ژن بێنێ، ئەگەر بۆ یەک شەویش بێ، ئەگەر بۆ یەک شەویش بێ ئەم شەو ژن بگوازێتەوە بینێ تەلاقدا، ئەو پیاوە دوای ئەوەی کە ژنی هێنا و بە شێوەیەکی شەرعی و تەندروست ئەو خێزانەی خۆی گواستەوە بەیانی تەلاقی بداتن، دوای بەیانی زینا بکاتن، ئەو حکمە شەرعیەی لەسەر ماڵە و لەسەری حیساب دەکرێتن.
ئەگەر لە دنیا ئەو تۆڵەی لێ نەسەندرێتەوە قیساسی لەگەڵ نەکرێت و حکمە شەرعی لەسەر جێبەجێ نەکرێت عقوبەکەی لە دوا ڕۆژ وەردەگرێتن. بەڵام ئەوانەی کە ژنیان نەیناوەیان مێردیان نەکردووە حکمەکەیان جیاوازە لە شەریعەتی ئیسلامدا. ئەو جا دەفەرمێ وەالنەفس بالنەفس، کەسێک بکوژێ بە ناحەق ئەوە دەکوژرێتەوە، سوڵتەی شەرعی حەق دەداتە وەلی ئەمری ئەو کابرا کوژراوە یان ئەو ئافرەتە کوژراوە کە تۆڵەی لێ بسەنێتەوەی سێ ڕێی بۆ داناون لە شەرعدا، یان ئەفۆکردن یان دیێواتە ماڵ لە زیاتی ئەو خوێنی ئەوەش دیاری کراوە مەسەلەن 100 وشترە جایستانەکە عورفەکە چەندە عورف دەور دەبینیتن. ئەو جا دەفەرمێ یانەوەتە کوشتنەوە. ئەو سێ حاڵەتەی هەر سێکی کابرا ئازادەکە کامەی دەیکا بیکاتن. و برا بەڕێزەکانی خۆم مەسەلەی قیساسیش خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمی وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب. تۆڵە سەنەوە ژیانی خەڵکی دیکەی تێدایە. خۆ کابرا دەکوژرێتەوە بەس ژیانەکەی مانای چێت، یعنی ئەگەر کابرای قاتیل بکوژرێتەوە هەموو خزم و کەسی هەردوو تائیفەکە ئیسراحەت دەکەن، ئامۆزاکانی، براکانی، دایک و باوچی، کوڕەکانی، کچەکانی. بەڵام هەتا ئەو تۆڵە نەسەندرێتەوە هەمووی هەر ڕاکە و خۆ دەشێریتەوە و ژیانیان لێ تاڵ دەبێتن. ئەوجا ئەگەر شەریعەتی خوا جێبەجێ بکرێتن تۆڵە سەندنەوە لە قاتیل بکرێتەوە خەڵک جورئەت ناکە خەڵک بکوژیتن لەسەر شتێکی تافی. تەماشا دەکەین بە تایبەتی ئەمڕۆ کە مەسەلەن کوشتن گەلک زۆر بووە، لەسەر فولایەتێکی نەفەر کوژراوە، لەسەر جوێنێکی نەفەر کوژراوە، لەسەر شەقێکی نەفەر کوژراوە، لەسەر مەبلەغە پارەیەکی هیچ خەڵک کوژراوە. شت زۆرە کە خەڵکی لەسەر دەکوژرێت لە کوردستانی ئێمە و لە دەرێ کوردستانی ئێمەش. بەڵام ئەگەر کابرا بزانی کە نەفەری دەکوژی خەڵکی دەکوژی بەخۆی دەکوژرێتەوە ئەو جورئەتە ناکە هەندە بەخیرەت نابی کە خەڵکی بکوژیتن، چکە دەزانی دەکوژرێتەوە. بەس دەیگری حکومەت قەڵەوی دەکات و دیوارخانەیەکی بۆ دادەنێت و لێوێن دەرێوەچی گوتی باچی بۆی نییە، بە تایبەتی شەگەر دەسەڵاتدار بێتن ئەوە حیسابکەوە لە سەفەر و سیاحەدایە. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ النفس بالنفس والتارك لدينه المفارق للجماعة. ئەو کەسەی کە بە ئارەزومەندانەی خۆی مسلمان بوو بێ و شایەتمانی هێنابێتن، دوایە بە ئارەزومەندانەی خۆی مرتد بێتەوە دینی خۆی بگۆڕیتن لە شەریعەتی ئێمەدا لە حەدیسی صحیحی بوخاری مسلمدا کە ئەو فەرمودەی هاتووە ئەگەر مسلمانان دەسەڵاتیان بەسەری داشکا بۆی هەیە دەسەڵاتی شەرعی قازی فتوای کوشتنی ئەو ئینسانەی بداتن کە بە ئارەزومەندانەی خۆی مسلمان بوو، بە ئارەزومەندانەی خۆشی مرتد بووتەوە و هەڵگەڕاوەتەوە. ئەو بابەتێک بوو لە مەسەلەی ضەوابطی کوشتنی مسلمان، خوێنی مسلمان و مسلمانیش برا بەڕێزەکانی خۆم بە قەتل و بەوانە کافر نابێ، بە مسلمانی دەمێنێتەوە. چکەی وایە دەبینی کەسێک مسلمانی قەتڵێکی دەڵێ کاکەوە کافر بووە نەفەری کوشتووە، لەبەرەوە خوای گەورە تەبارەک و تەعالە لە حەدیسی قودسی دەفەرمێ ئەگەر کەسێک هەموو دنیا کاول کاتنیان کعبە بڕوخێنێتن ناکاتە خوێنی مسلمانیشی، ئەو مانەوەی نیە کابرا پێی کافر دەبێت. لەبەرەوە بە نەسی ئاەت خوای پەروەردگار لە سوورەتی الحجرات ئاەتی 9 دەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا، نەیفەرمۆ طائفة مؤمنة وطائفة كافرة، دەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا، ئەگەر دوو کۆمەڵی مسلمانان شەڕ و جەنجیان لەگەڵ یەکدیکە کرد فأصلحوا بينهما، صلحیان لە مابەینی بکەن، فإن بغت إحداهما على الأخرى، ئەگەر ئەوش لە ناو ئێمەدا جێبەجێ بکرێ بەو خوای ئەو شەڕ و ئاژا و بەزم و ڕەزم زۆر کەم دەبێتەوە. بزانە داخۆ چێ ئەهلی بەغیە، چێ لەسەر ناحەقە، ئەتۆ دەبێت پشتی ئەو تائیفەی بگری ئەو مسلمانانە بگری کە لەسەر حەقن، دەبێت سڵحیان بکەی بیدایەتی. بەڵام دەبینی یەکیان هەر ڕاناوەستی فقاتلوا التي تبغي، شەڕ لەگەڵ ئەوانە بکەن کە ڕاناوەستن زەبط نابن بۆی کە ئەو شەڕ و ئاژاو لە نێوان مسلماناندا نەمینیتەوە، بۆی کە بێنە سەر حکمی خوای پەروەردگار و تەبارەک و تەعالە واز لەو شەڕ و ناکۆچیانە بێنن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم
لە ناو مسلمانان لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێجگە لەو شتانە هەندێک شتی دیکە بووە مەزەندەی هەڵگەڕانەوەی لێکراوە، مەزەندەی هەڵگەڕانەوەی لێکراوە، ئێرتیدادی لێکراوە و خەڵکی لەسەر کوژراوە. یعنی بۆ نمونەوانەی کە مانعی زەکات بوون لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن. ئیمامی ئەبوبەکر بە تەنها بیدایەتی حەریز بوو لەسەرەوەی کە دەبێ ئەوانە شەڕیان لەگەڵ بکرێتن، ئەوانە هەڵگەڕاونەوە ئێرتیدادیان کردووە لە دین. حتا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمووی ئەی خەلیفەی مسلمانان، چۆن ئێمە شەڕ لەگەڵ کەسێک بکەین ئەو کەسە شایەتمانی دەداتن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا حەقە و نوێژ دەکات و پەیوەستە بە شەریعەتی خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا. فەرمووی وەڵڵاهی ئەوەی کە فەرق لە مابەینی نوێژ و زەکات بکاتن شەڕی لەگەڵ دەکەم، لەبەرەوەی زەکاتیش حەقی ماڵە دەبێ ئەو حەقە بدرێتن. ئەگەر پەتکە گوریسێکیان دابێتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی خۆی ئێستانەکە نەیدەنە من شەڕیان لەگەڵ دەکەم. برا بەڕێزەکانی خۆم، دەوڵەت دەبێت ضەوابط و زەبط و ڕەبتی هەبێتن لەگەڵ ڕەعیەت و لەگەڵ ئەو خەڵکەی کە لە دەورەی دادەژێتن. ئەگەر بەو شێوازەی نەبێتن دنیا تێک دەچێتن، سیستەم تێک دەچێتن. ئەتۆ ڕوو باس مەکە کە مسلمانان پەرش و بڵاون و مسلمانان بەچێ گۆتی خاوەنی کیان و دەسەڵات و وجود و خۆیان نین. بەڵام سبەینێکە کە دەوڵەتێکی ئیسلامی بوو ئەو ضەوابطانەی دەبێت تێدا پەیڕۆ بکرێن، خەڵک دەبێ زەکات بداتە بەیتولمالی مسلمانان و دەبێت کابرا مەسەلەن بێڕێزی نەکاتن بەرامبەر بە شەعائیری ئیسلام، بەرامبەر بە ئەو دروشمانە. حتا یعنی کەسێک کە بۆ نمونە گوندێک شارێک بە مطلقی عولەما دەفەرمون بانجیان تەرە کرد بانجی لێ نەدەدرا نابێ لێیان قبول بکرێتن. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە سریەکانی دەناردن دەیفەرموو پێش بەیانی مەسەلەن بڕۆن لە نزیک و بزاندا خۆ و خەڵکە بانگ دەدا بانگ نادا مسلمانن مسلمان نین. چونکە هەر لە یەکێک لە حادیسەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سریەکی نارد، دیارە پێشیش ئەوانە کێشەیەکی کۆمەڵایەتیان بۆ لەگەڵیان گەڕاونەوە فەرمانی پێغەمبەری خوا ئەوانە هەڵگەڕاونەوە و مسلمان نین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەفرەزەیەکی نار فەرمووی بڕۆن پێش بەیانی لە نزیکی گوندەکەی بزانن داخۆ بانگ دەدەن نوێژ دەکەن ڕاست دەکا ئەو پیاوە ئەو تبیانە زۆر مهمە تەماشا دەکا بانگ دەدەن و نوێژ دەکەن و ئەهلی جەماعەت و هاتن وتیانەوە وەڵڵاهی کاکەمە پێشوازیمان کردنی ئەوە بدەی کە هات بوون بەسەوان ویان زانی و کاوە بە قەڵە باڵغی هاتون پێشوازیان کە کاورە بۆ ڕاو دوونانیان هاتوون هەڵاتوون. بەرحاڵ ئەو چەندانە ئەگەر دەوڵەتی ئیسلامی بۆ ضەوابطێکن و ئەهلی حەل و عەقد و خەلیفەی موسڵمانان و حاکمی شەرعی بڕیار لەسەر ئەو شتانە دەداتێن. ئەوجا برا بەڕێزەکانی خۆم دێنە سەر بابەتێکی دیکە کە بابەتێکی هەستیارە. دەفەرمێ ولا نرى الخروج على أئمتنا وولاة أمورنا وإن جاروا ولا ندعو عليهم ولا ننزع يدا من طاعتهم ونرى طاعتهم من طاعة الله عز وجل فريضة ما لم يأمروا بمعصية وندعو لهم بالصلاح والمعافاة. طبعا مەسەلەی وەلی ئەمر و مەسەلەی برا گەورە و ئەوانە برا بەڕێزەکانی خۆم با ضەوابطی شەرعی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕاندویانێتەوە چێ وەلی ئەمری مسلمانانە. خوای گەورە دەفەرمێ ئینەما وەلیکم الله وەڕەسوولوه والمؤمنون. ئەوانەی کە دۆست و پەنای ئێوەن چێن خوا و پێغەمبەری خوا و ئیماندارن. خوای پەروەردگار دەفەرمێ وأطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منكم. منكم يعني يعني من جماعة المؤمنين يعني من جماعتكم أيها المسلمون. جوێڕایەڵی خوا بن و گوێڕایەڵی پێغەمبەر بن عەلەیهی سەڵات وسەلام و گوێڕایەڵی برا گەورەکانتان بن لە ناو خۆتاندا. واتە کۆمەڵگەیەکی مسلمان نشین خەڵکێکی مسلمان ئەوەی لێ دەهۆشێتەوە کە دەسەڵاتدارەکەش وەکو خۆی مسلمان بێ، ئەهلی نوێژ بێ، ئەهلی جەماعەت بێ، ئەهلی جومعە بێ، ئەهلی نوێژەکانی جەژنەکان بێتن، لە هەموو مناسەبە ئیسلامیەکان لە پێش مسلمانانەوە بێ، ئەو جەماعەتیان بۆ بکە، ئەو دوعایان بۆ بکە، ئەو خوتبەیان بۆ بداتن. ئەو جۆرە دەسەڵاتدارانە واجبە مسلمانان گوێڕایەڵیان بن و سەمع و تاعەیان بۆ هەبن و لەسەر گوناه و تاوانێکی
کە پێی کافر نابن دەست نەکەنە شمشێر لێیان ڕوبەڕوویان نەبنەوە و بۆی کە ئەگەر فسقێکیشیان هەبێ عولەما دەفەرمون گوناهێکیشیان هەبێ گوناهەکەیان بۆ خۆیە بەس قازانجەکان بۆ مسلمانانە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەلێک زۆرن لەسەر ئیطاعەکردنی برا گەورەکان لەسەر گوێڕایەڵی برا گەورەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دەیان فەرمودەی صەحیحدا نسحەتمان دەکا ئامۆژگاریمان دەکا کە گوێڕایەڵی برا گەورەکانمان بینێ. یەکێک لەو فەرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خیار و ئائیمەتیکم چاکترینی برا گەورەکانتان چێن؟ الذين تحبونهم ويحبونكم الذين تحبونهم ويحبونكم كالرعية برا گەورەکانی خۆی خۆش دەوێت برا گەورەکانیش ڕعیەتی خۆش دەبێتن. ويصلون عليكم وتصلون عليهم يعني يعني دعاء بۆ دەکەن و دوعاتان بۆ دەکەن دعاء بۆ دەکەن و دوعاتان بۆ دەکەن. وشرار ئائیمەتیکم خراپترین دەسەڵاتدارانی ئێوە چێن؟ الذين تبغضونهم ڕقتان لێیانە ويبغضونكم وڕقیان لێتانە. دەسەڵاتدارانی ئەوڕۆ بەوان بن کۆرە بن خەڵکێکی جەماوەر و نێنە ناو خەڵک و خەڵک نەبینن خەڵکیش لە زیاتی دوعایان بۆ بکە دوعای شەڕیان بۆ دەکات و بەردەوام لەخوا دەپارێتەوە کە لە کۆڵیان کەنەوە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم دەفەرمێ وتلعنونهم ويلعنونكم لعنتيان لێ دەکەن و لعنتتان لێ دەکەن. قالوا يا رسول الله أي پیغمبری خوا عليه الصلاة والسلام أفلا ننابذهم عند ذلك يعني بالسيف ڕوبەڕوویان نەبین و زاوانە کە مسلمانیشن لە ئەسڵدا. ئەی پێغەمبەری خوا ڕوبەڕوویان نەبینەوە بە شمشێرەکان فقال لا ما أقاموا فيكم الصلاة هەتا نوێژێ دەکەن هەتا شعیرەی نوێژ بەرپا دەکەن ڕوبەڕوویان مەبنەوە. لەبەرەوە معقول نییە دەسەڵاتدار برا گەورە و حاکمی مسلمانان بێتن نوێژنەکەر بێتن. ئەو هەموو زوڵم و ستەمە ئەو هەموو لعنەت لێکردنە ئەو هەموو ڕقوچینە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێی بە ئەسحاب نادا دەفەرمێ ڕوبەڕوویان مەبنەوە مادام نوێژێ دەکەن لە ناوتاندا. دەفەرمێ فقال لا ما أقاموا فيكم الصلاة إلا من ولي عليه وال فرآه يأتي شيئا من معصية الله فليكره مما يأتي من معصية الله ولا ينزعن يدا من طاعته. دەفەرمێ برا گەورەکانتان دەبینی کە گوناه و تاوانێک دەکاتن ئەو گوناه و تاوانە سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوایە بە ڕقی لەو سەرپێچی و لەو گوناه و تاوانە بێتن و دەستی تاعەت و گوێڕایەڵی وەچی گوتی ئەوە مەکەن و گوێڕایەڵیان بن و تاعەتیان بکەن ئەگەر ئەمرتان بە گوناه و تاوان پێ نەکەن. فەرمودەی دیکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆرن کە یەکێک لەوانە دەفەرمێ ئەگەر گوناه و تاوانیان ئەمر پێکردن معسیەتیان ئەمر پێکردن لا طاعة لمخلوق في معصية الخالق بەگوێیان مەکەن. بەڵام ئەو شتانەی کە ئەمر و فەرمانی خوای لەسەر و ئەو شتانەی کە حەڵاڵن گوێڕایەڵیان بن. برا بە ڕێزەکانی خۆم ئەمڕۆ ئەوانەی کە لە عالەمی ئیسلامی حکم دەکەن بەبێەوەی کە ناوی هیچ شوێنێک بدەین کابرا کە نوێژ ناکاتن کە ڕۆژوو ناگرێتن کە شایەتمانی ناینیتن بەس بە هەویە لەسەری نووسراوە موسلیم بەوەلی ئەمری مسلمانان لە قەڵەم نادرێتن و ئەسڵەن بە مسلمان لە قەڵەم نادرێتن. ئەوە قسەیەکی خۆم نییە فتوایەک نییە بڵێ مۆڵاوە من ئەوە بڕۆ تەماشای هەموو ئەو کتابە شەرعیانە بکە. بە تایبەتیش کابرا کە حکم بە شەریعەتێکی دەستکرد دەکاتن شەریعەتێکی وەضعی کە تازە مەسەلەن پاش ڕووخانی خلافەی ئیسلامی و پێش ڕووخانی خلافەی ئیسلامیش لە هەندێک لەو وڵاتە عەرەبیانە و لە خودی دەوڵەتی عوسمانیش هەندێک قانون و وەضعیان تێکەڵاو کردن لەگەڵ شەریعەتی خوای تەبارەک و تەعالە دوای شەریعەتی خۆیان هەروەلانە. ئەوە بەڕاستی هەڵگەڕانەوەی لە دین و ئیرتیدادە لە دین و حکمە بغەیری ما ئەنزەل الله. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو شەریعەتەی ناردوو حکمی پێ بکرێتن
جا لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم هەر کەسێک دەسەڵاتدار بیان بێ دەسەڵات بێ حاکم بیان ڕەعیەت بێتن باوەڕی بەوەی نەبێ کە ئەو شەریعەتە بۆی هاتووە حکم بکاتن و دەسەڵاتیشی هەبێ کە جێبەجێ کات جێبەجێی نەکاتن بە تایبەتی دەسەڵاتداران ئەوە هەڵگەڕانەوەیەکی زۆر ڕاشکاوانەیە لە دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەڵام لەبەرەوەی خەڵکەکە زۆربەی زۆری موسڵمانە ئەو جورئەتەی نییە بڵێ وەڵا من موسڵمان نیم و هەویەی خۆی بگۆڕیت و بڵێ وەڵا کاکە من یان هیچ دینێک نەنووسیان بچیتە سەر دینێکی دیکە قەناعەتی پێیەتی لەبەرەوە ئەو بابەتەی باس کردووە بۆی کە بەڕاستی کێشە و مشکلە لە نێوان موسڵماناندا نەبن و ئاخر شتیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئینەکم ستەلقەونە بعدی ئەثەرەتەن فەصبروا حتى تەلقەونی على الحەوض یعنی دەفەرمێ لە دوای من هەندێک دەسەڵاتدار پەیدا دەبن ئەو هەر باسی دەسەڵاتداری موسڵمانە ها کە موسڵمانن دەفەرمێ دەست بەسەر سەرۆت و سامانتاندا دەگرن ماڵتان دەخۆن ماڵەکە بە شێوەیەکی ناحەق بەکاردێنن دەفەرمێ سەبر بگرن هەتا دەگەنەوە من لەسەر حەوز مشکیلە و کێشیان لەگەڵ دروست مەکەن بەڵام ئەگەر گەیشتە هەڵگەڕانەوە و گەیشتە دوورخستنەوە و دوورکەوتنەوە لە دین ئەوە حاڵەتێکی ئیستیثنایە و حاڵەتێکی دیکەیە ئەو کاتەش مەساڵح و مەفاسد دەور دەبینێ لە ناو موسڵمانان ئایا مەسلحەتەکە چۆنە ئەو کاتەش دەبێت خەڵکی عاقڵ و خەڵکێکی عالم و زانە فتوا بداتن بۆ موسڵمانان چۆن معاملە لەگەڵ ئەو جۆرە دەسەڵاتدار و حاکمانە بکرێتن والسلام عليكم ورحمة الله وبركاته